بەڕێزان بیرتانە چی شەهادەی بڕوانامەیەکی لە ئەمریکا بوو لە چێن دەبوو کڕی ماوەیەک ئەو لەی کەشف بوو بە پارەیە دوای ئەوە مەدالیای ئازایەتیان وەردەگرت هەم مەسعود هەم کۆسڕە ڕەسوول لە ئیتالیا کڕیان ئەوش کەشف بوو بە بەڵگە بڵاو بووە دوای ئەوە ئەو هەموو دیدارانەی لە داڤوسی سویسرا و لە میشنی ئەڵمانیا لە بەو بازرگانی ئەو هەموو دیدارەکە دەرکەوت ئەوانش هەموو بە پارەیە هەموو بە پارەیە پار مەسرور بارزانی چوە ئەمریکا دیتە یەک کۆمەڵ دیدار و لەگەر بۆشی کردو لەگە چەندین کۆنگرسمان و وەزارەی دەرکەوت ئەوانش هەموو بە پارەیە ڕاستی ئەو قسانەی مەژە چێن دەرهەیە دوو شتان پێ دەڵێم یەک ئەگەر ئەو هەموو عیلاقاتە گەورەی مەسرور بارزانی لەگە ئەمریکای هەیە ئەمریکا لۆ ناتوانانی بەس مەعاشەکەی بە عێراق بدە بەس مەعاشە بەس پێگەی بەس نەوتەکەی لۆ ناڕواتن لۆ کلک و باڵیان بەستایتەوە بە عێراق لە بواری نەوت لە بواری مەعاش و کورکاکە خێرت پێ دەکا عێراق ئەتو ئەو عیلاقاتە بەتوانا و بەهێزەتیان ئەو دیدارانەی لەگەر ئێستاش کۆنگرسمان و ئەوکان هەموو بە دەیان ملیۆن دۆلاری ئەو خەڵکەیە دوو هەر کەسێک ئەگەر ئەو قسانە منی پێ ناڕاستە هەر بزنسێک دە 15 ملیۆن دۆلار بداتە من ئەگەر 2 مەتر لە پێش مەسرور بارزانی و نێچیروان بارزە ئەمیش نەچوم دیدار لەگەر باوکی بۆ شیش بکەم دیدار لەگەر ئەو هەموو کۆنگرسمانە چێتان دەوێت لەگەری دەکەم مەوعید تێرە عدز دەکەی سعات چەندت دەوێت چەند دەقەت دەوێت چ جۆرە لێدوانەکە دەوێت هەموو هەیە خۆ ئەوڕۆ ئەمە لە سەردەمیەوەین ئەو حزبانە هاتینە بەو میلەتەی ڕادەبێرن وەڵامە پێگەمان زەعیفە کورکاکە تو مەعاشت پێ نادرێت سەدەقە خێر دەچی لەبەر عێراق دەپارڕێەوە نەوتەکەت پێێتەوە ناگرێت حکوومەتێکت هەیە بەس بەناومایە دی ئەو هەموو دیدارە ئاستە باڵایەت ئەگەر پێدەکرێتن ئەدی لۆ ناچی مەعاشەکەی خۆت پێ بدە لۆ ناچی اقتصادەکە خۆت پێ بێ پێش هیچتان پێ ناگرێت بە پارەی ئەو میلەتەی گرنگەوە دەکەن نوێترین کاری قێزەوەن پاڤل کردیتی هەڵسایە تەقدیمی گۆڵد ویزەی کردێ کە ترامنەوەتی هاتە سەر حکوم ئەڵێ دەفرۆشین بە 5 ملیۆن دۆلار ئیقامە ئەوەی تایبەتە لۆچی کردیت ڕەنگی زۆر کەس بڵێتە من ئەوە بەریتانی هێچ پێویستی بە ئیقامەی گۆڵد ویزەیە باجی من یەک ئیقامەی ئەمریکا لۆ پاسەوانیکردنی بەهێزترە یعنی جنسەی ئەمریکی ئیقامەی ئەمریکی دەبی پێگەت بەهێزتر دەبیت کەم کە زەوێری زیاتر لە ئەوروپی دوو ڕسمەش لەگە ترام دەجییانە بەس خەونیان ئەوەیە بیرکردنەوەیان لەوەدایە بچن ڕسمێک بگرن لەگە ترامپی دیتان لە حتا لە بوو ئەو داوەتەکەی ترامپی چ دنیا خراپ هەمووش بە پارە بوو کە دەکرا ئەوان هەموو بە پارەیە ئەوی دەژێ ڕازنیە بابێتە 12 ملیۆن دۆلاری بداتە من پەیمان بێ ئەگە نام بە قازانجەوە بیدەمێ ئەگەر ڕسمم 1 مەتر پێش پاڤل و مەسرور و نێچیری زیاتر نەکرد بە پارەیە ئەو میلەت تێدەچن ئەو دیدارانە دەکەن گرنگ ئێستاکە پاڤل تەقدیمی ئەوەی کردیە ڕەفزی وەرگرتیە 100,000 دۆلاری زەرەر کردیە لەبەر ئەوی تەقدیم دەکاتن 100,000 کرد سەبەبی دەرنەچوونەکەشی چ بووە داهاتەکەی دیار نییە لە چێوە هاتیە لە ڕێی کەسە ئەوەی کردیە پارە هینان و هاتوچۆی کە پاڤل ئیشی لۆ دەکە ناوی وەرزێرە کوڕخۆشی گەورە بازرگانی سلێمانی فاروقی مەلا مستەفای کە باز دەکرێت 10 ملیۆن دۆلاری لە خاڵی دزیە بردیە کە پێشترێ چاودێر وە لەسەر گەڵابە و لە دروستکردنی بنای ئوتێل گرانت میلیۆم پارەشی زۆری لێ خواردیە ئێستا لەگە پاڤلە ئەو فێڵە خاڵی خۆی دەکە نۆرەی ئەوەیە هاوکادرن هاوڕێ شەق دارۆش لەگەڵ ئەوش دەرن بەشێک لە پارەی هەم کاک فاروقی بردی هەم ئیمام جەلالی بردێ بە هەر حاڵ نقطەیمە لەوەدایە ئەوانە دێن ئەو عیلاقاتە دیبلۆماسی و سەردان کە گوایە خەڵک ئەوە چێدە بۆ کێشەی کورتچوونە کەچی ئەوەرە بیان بینن هەر هەمیان لە بۆ کاری شخصی خۆیان بزنسی ڕێکلام بەو خەڵکە دەکەن چاواشەی ئەو میلەتە دەکەوشی نێچیری وەڵام من عەلەمی کوردستان لە بۆم هەڵکرایە لۆ پیشان نادەن کە ئەگە عەلەمی لۆ هەڵکرایە لۆ لەکن پزیشیان عەلەوی دەبوو لەولایە مەسرور دەچی وا پیشان دەدا سیاسەتمەدارێکی زۆر گەورە کورە کاچ خۆ مەسرور بارزانی ئەدوو عێراق قوڵکی گرتی مەعاشت ناداتێ 1000 وەفدی دەنێرێتە ئەگەر ئەو پێگە باڵایە دەولیەت هەیە باشە بۆ عێراق ئەوەندە سوکوت دەکاتن لۆ هیچتان پێ ناکرێت هەر بۆ زانیاریشتان هاوڕێیان ئێستا پاڤل تاالبانی هاتیتەوە عێراق تحقیقی لەگە دەکە بانجیان کردیە
وەرە پێمان بڵێ کۆ غازت بەڕێ کردیە کە دەستەوە سلێمانیش لە ئێرانیش بانج دەکات نێچیریش چیتەوە ئێران یەشێک لە سەبەبەکان ئێستا پێیان گوتم مەوزوع چ بوو ئەو هەموو ماستاوی لۆ ئێران و قاسم سلێمانی و خامنەئی و نازانم چێ و چێژە کردبوو وتبوو هیچم بەدەست نەکەوێت ئێران تووڕێ زۆر نیگەرانە لەسەر ئەو بازرگانی ئەو عەقدەی نەفتە غازەی کە دوو شەریکەی وەهمی هەرێکە چەندی مەسرور بارزانیە بە ناوی ئەمریکا لە ئەمریکا تۆماریان کردیە زۆر تووڕێ لەسەر ئەو مووقفایی بۆیە پارتی وەزعی لەگە ئێران زۆر خراپ چکە ئێران چەند وەزع خراپی بای چەپەرۆشی پارتی مایە کاتێکی خۆش